پایتەختی ئاگر و نەورۆزەوە لەگەڵ بربژێرێکی پارتی دیموکراتی کوردستان بەرنامەی چی دەکەن پێشکەشەکەین. پارتی کە لە ئاکرێ زۆرینەی ڕەهایە نایەوێت ئاگری گەرم و گوڕی ئەندامەکانی سارد بێتەوە. لەیلا عەبدولجەبار بربژێری ژمارە 32 پارتی دیموکراتی کوردستان لە بەرنامەی چی دەکەن وەڵامی پرسیارەکانی خەڵک دەداتەوە. لەیلا خان بەخێر بێ بۆ بەرنامەکەی. بخێر بێن بۆ ئاکرێ بخێراتی سەرچەوە. لەیلا خان لە ئاکرێ وەزعی پارتی چۆنە؟ خۆتان حازر کردو بۆ هەڵبژاردن؟ ئاکرێ مەلبەندا کورداتیە و شۆڕژگێر و کوردپەروەریە یا ڕاستی و خەڵکی ئاکرێ مریدی ڕێبازە پارتی و بارزانینە. هەلبەتە ئامادەکاری خەڵک بۆ هەلبژارتنا ڕێژەیەکە بەرچاو بەشداریە سەر سندوقە دەنگدانێتکەن و دەنگی دەنەوێلیستێ بێگومان جارا دیکە مە 5 کاندید دەڤەرە ئاکرێ هاتنە دەرچوون بۆ پەرلەمان بەلێ پێچ پەرلەمان ئەو جارە چاوەڕێت بکەن کۆ زێدەتر ببن ئەم 7 کاندیدین هەویدارم ئەم هەر هەفت دەربکەبێت و دڵنیامەژی وڵی من ناتوانم ئەوە بە گرنتی بژم پێشەوازیە خەڵکی زۆر باشە بەس نەتیجە ئەخیریجی هەر سندوقی دەنگدانێ دێ ئاخبن باش ئێمە هەندێک قسەی ترمانە بێ قسەکانمانە بینە ناو خەڵک بە خەڵک بڵێ کە بەتەمای لە 4 ساڵی داهاتوە چی بکە ئەگەر دەرچی پلانی خۆتیان پێ بڵێ باشە حازری حازرم حازرم سیارانگو سیار بنە لەلا خان تۆ ئێستا ئیشیت چییە؟ ئەس نوکە کارگرە لە قانەیە پارتی دیموکراتی کوردستانم لە دەڤەرە ئاکرێ کارگەری لە بەلێ ئەوەندە تشت بۆ خەڵک کردووە کە متمانەی خەڵک بەدەستبێنی ئەوەندە ئیشت بۆ خەڵک کردووە من ئەف قوناغت کارکردنت من دەرباز کردی هەر قوناغێکێدا بگوێرەی ئەو هێزا من هەیە هەمی هێزا خۆ من کارێک کردی بۆ خزمەتە خەڵکی خۆ تایبەتی دەڤەرە ئاکرێ یعنی خزمەتی خەڵکە کردووە ئەو ئیمکان دوای پارتی کێ لێرە زۆرینەیە لێلا زۆرینە هەر پارتیە کەسی لە جگە لە هێزی پارتی هیچ هێزێکی دیکە یەکەم و دووەم و سێمە خۆتانە ناهێتە هێزی دووەم یعنی هێزێکی مەسەرەن تو چۆن بتوانێت یەکەم و دووەم و سێمەر خۆتانن من لە ئاکرێ دەزانی چوونە چتۆف کاکسەنگەر مەسەر نوکە تو نەشێنە بینە سادێ و بیستێ بێژی دووەم بیا کوچێک نزیک بیت هەتا بکات دووەم ینی فەرقی یەکەم و دووەمەکە زۆر زۆر فەرقە تو ناتوانانی دەرەجە جارە ژوا دەبێ دڵنیامە زییا باشترژی دەبێت ڕێژەکە بزانین ئەوەندەمان نەماوە بۆ هەڵبژاردن بزانین وا دەبێ من دڵنیامە پارتی دەنگی زیاتر و کورسی زیاتر لە خۆلی پێشووتر هەشتان هەیە چەند من تەسەور دەکەم ئەگەر نەگەتە 50 لە 47 و 5 زۆر زۆر نییە خودی ینی زۆر ینی خەڵک ئیزبات بۆ بۆچی هیچ هێزێک نەشێتن هیچ پارتێکا سیاسی نەشێتن ئەوە پارتی دەبێت کۆ ئارمان جاوەیە کوردەتی و خزمەتکردنا خەڵکیە خەڵک گەشت دەبێت باوەرێ تاکە هێزک و خزمەتە ملەتی بکە تاکە هێزک و بەرژەوەندیە گەل و نیشتیمانە دابێت پارتیە کەواتە دڵنیامەژی ئەو کاکسەگە ئەمانە هەڵگرە با ماندوو نەبی هەڵیگرە بۆ ناو خەڵک لە ناو خەڵک بێ لە باشە زانین خەڵک چی دەڵێ فەرمون باشی مام چۆنی لەیلا خان دەناسی وەرە ئێرە بڕۆ ئەوێ کاندیدا بۆ پەرلەمان بەێ 283 زەنگەر پارتیا و باشە پێشمەرگە چی بکات لە پەرلەمان دێ چی بکات لە پەرلەمان لازمە بەرگیری بکات لە هەموو یعنی مافەکانی ملەتی کورد ئەوەل جار یعنی مافی پێشمەرگە موچە فەرمون وەرن کاکە وەرن چاکسازی بکات نێرێت یعنی دەستی بۆ گەندەڵی هەیەوە چاکسازی بکات هەیە بەس لە زۆنی من نیە لە زۆنی کوێ نیە پارتی شاوانە زۆر نییە زۆنی پارتیە لە گەندەڵی نییە 160,000 بندیوار هەیە 100,000 بەس لە زۆنی زەرە سەوزە لە زۆنی سەوز بەێ 100,000 یعنی تۆ بڵێ یەکێتی بندیواری زۆرتر لە پارتی کۆماڵ
هەر هەموویان خەڵک ناڕازیە لە خزمەتگوزارەکان لە ئاکرێ حکوومەت وەک پێویست خزمەتی ئاکرێ نەکردووە ئێوە چی دەکەن بۆ ئەوەی خەڵکی ئاکرێ ڕازی بێتە ناتوانانی بژی خزمەت گوزاری نهاتی نەکردن گەلک چشت و پێنگاوێت باش و هەموو بواران داهاتی نەکردن لێبەرێ ئەف ڕەنگە ئەف خزمەت گوزاریە گوێرەی تموحا خەلکی دەڤەرێ نەبیتن گوێرەی وێ خەبات و بەرخودانە خەلکی و قوربانیدانی نەبووە ئەس هەوڕامەت گەل مامۆستایش بەرک و مەسەلا بێکاریە تبقى کار سر بتکرن بیکاری هم بینین رنگ الوان همی گنج جوان دهان صد گنج لیره حاضرن رنگ الحقی هشتی بیکار بن کی بیکاره لیره بیکاری چی دی بو مامۆستا تا ئێستا پارتی چی کردووە بۆ خەڵکی ئاکرێ کەوا شانازی پێوە بکات بەسیترین نمونەکە ئاوی ئاکرەیە لەوەتەی لە عمر بە بیرمە ئەو پرۆژەی ئاوی زی گەورە کە لە زی گەورەوە دێنێت بۆ ئاکرێ واستاوە چی دەکەی بۆ ئەوەی ئەم پرۆژەیە بەکار بخرێتەوە و ئاکرێ ئاوی زۆر بێت جوانە پرسەرە بسیارەکە جوانە ئەڵە چیتان کردووە تا شانازی پێوە بکەن ئەو شانازی بە زۆر شت دەکەین ئەو ئەوەدانیا ڕێگە و بان ئازادی يعني قاعد شتاك ودوش دنيا مشان ازيد ميجوا بارتي بر سرواريه بر خباطه اري والله زوره حتى صبيني بوتاق سابك يم خباط وبر خدان وخدمات بارتي زوره بس دي سانجي دي بيجم غوري طموحان او مشروعات نيجي دزقايد حكومي ودزقايد بيواني دار بتايبتي جي بارتي يعني بهم جهود خو ما هول دايناجي وكو بروجا ما بلنك يا ابو سراوتر يعني تبيا مثلا بس رنجه الوضع امني افت او شرعي سرما واقتصادي جي اف برسا سیاسی اف رگیرین هاتینا بردم کو آبادان کرنا کردستان زارعی نماوە دەست بە پرۆژەیەک بێگومان کارکردن بۆ کردووە بێگومان بەردەوامیش ئیش دەکەین بە دوای دادا چون بە دڵنیاییەوەش پارتی کوردستان دەپارێزێت پارتی کوردستان ئاوادان دەکات با حزبەکانی تر چی دەکەن بۆ کوردستان یەک حزب بڵێ شتێکریە بۆ کوردستان هەبوو خیانەت دەکەن لەگەڵ پارتی نین پارتی هات بە دوای چاکسازی نێچیروان بارزانی هات بردیە پارلەمان ئەوان قبولی نەکرد خەتای کێ بوو کە پرۆژەی چاکسازی پەکیتەوە پرۆژەی چاکسازی کەس گوێ لە دەنگت نییە حکوومەتە هەرێما کوردستانی بۆ پرۆژە نێچیروان بارزانی بۆ کودات پەروەری و چاکسازی بێتەکردن لێمە هەمیاژی دی دەستگای ڕاگەاندنێ داژی هەم ئەو پارتێن لاینە سیاسی ڕێگر بوون بەس پارتیت گەر چاکسازی بوو هەمی لاینە دیکە دژی چاکسازی نییە ئەگەر گەر چاکسازی بوون دا پەرلەمانی حاضر بن ئەگەر گەل دابانە دە حاضر بن و دەنگیر سەردەن بەس پێشنیاری نێچیروان بارزانی بوو دەنگیان پێ نەدا وەلێ کرد تەخیر کرد هەتا پرۆسی چاکسازی لە کوردستان گۆڕان و یەکێتی و یەکگرتو و کۆمەڵ لێ بەرپرسن بێگومان چونکی پارتی لێ بەرپرس نییە پارتی ئەبەرپرس بوو بەس شول سەر کرد هینا کرا پێ پەرلەمانیدا و دەنگیر سەر بدەن بەشدار نەبوون کاکە خودی هەندی پارتیایە هیچ کەس پێ نەبێت پارتی کوردستانە ئەوەی لە کێرگوو بوویدا کی بوو خیانەت بوو کی بوو بەس خیانەت ئەوەی لە کێرگوو خیانەتە بەڵام لە شانگال و مەخمور و بەعشیقەوە خیانەت نییە ئەوانیش خیانەت ئەی بۆ دەڵێن دەرگیری بە سحری لە ئەوەی خیانەت لێ کرد ئەوە خیانەت لێ کرد ئێکەتی خیانەت لێ کرد زانی چاوەیە ئەس دێوی برۆی هێلم ئەوێ خیانەت علمت کاتن مەخمور و شنگار هەر ئەوەندە بوو ئێکەتی دەست لەمەوە بوو پارتی و بارزانی نبووە قوربانی نەیدەدان شنگار و زیاتر خوی نەیدەڕێتن ئێستا داعش و حەشدی شەعبی لە بارزانە هەر بارزانە هەموو دنیا بارزانە هەموو دنیا مەسعودە هەموو دنیا مەسعودە هەموو دنیا مەسعودە هەموو پارتی و هەموو مەسعودە ئێوە لەم منتیقەیە هێشتا دڵی بەتەمەنەکانتان لایە پێشمەرگەی کۆن خەباتیان کرد و هێشتا قەدری پارتی دەزانن بەڵام گەنجی منتیقەکەش هەیە هێشتا گلەیتان لێ چیاکەن بۆ ئەوەی گەنجەکانی گلەی دەکەن کە باشتر بکەین خزمەت زیاتر بکەین خەبات زیاتر بکەین گلەی ناکەن کە پارتی هێزێکی باش نییە گلەی ناکەن کە پارتی خەباتی نییە گلەی ناکەن کە پارتی نەبوونی یعنی نەبوونی پارتی لێرە هەبوونێکی بەهێزە
گلای حق یا نه گلای بکن چون که همو خلکی او منطقه قربانی دایا شهیدی دایا باشە ئێوە پارتی لەم انتخابات لەم هەڵبژاردنە و لە هەڵبژاردنی پێشوش تەرکیزتان لەسەر شتێک بوو بله دەتان و دەنگمان بدەنێ باوەکو هەولێر و دۆکتان بۆ لێ بکەین ئەگەر خەڵکی گەرمیان و سلێمانی دەنگ بێ و داچیان بۆ دەکەن اگه بونا هزی ایکی لوین دارش بونا هزا ایکی بگمان چطور فلیرا ما آبادان کریا دویرش آبادان کرد یعنی دەتانەوێت ئەوان دەنگتان پێ بم بتان کە بە هێزی یەکەم هێزا ئێکی؟ بله. ئەگەر نەبوو بە هێزی یەکەم خزمەتیان ناکەن اما خدمت هر کن بس کی دنوکا پارتی لیره دا سلاتا هر کی ما کاسی یک گلوی دوری هبن پارتی پیبر بسیاره هر باشی یک جو آبادانی یک جو لیره هبید هر پارتی بر بسیاره اجاش بر ویندی اگه بسحتی لیره یا چی سڵین چی لەگەڵ سینێ بکەن پارتی دەهایکەم ناتازویر تا تازویر قبل نه به حق خو به ماندیبین خو به شورشی خو ایلول و گلان و بری ایلول و گلاناش ها پارتی بیا ها مالا بارزان بیا و ده هریش آبن حتی مرنش ده هر آبن آره آبن خدا چمینی نه چماندن نیا با پارتی کوبو گنجو تیتا کرن کوبو ملتی تیتا کرن هچی چو پارلمانی دو از و بس اما چند چونه پارلمانی دا هاتونو که کی بو ملتی کریا کی بو فقیری کریا کی بو شبابی کریا کی بو حوالاتی کریا کی بو فقیری کریا کی بو مندومی کریا کی را بو ول پارلمانی رو باوا از بو فقیری کی اوت سر فرعکه فقیره و هجاره بویست ام هاری کوری کی های هاتونو که رو بۆ فەقیر هەر بۆ خۆتانە لە پەرلەمان وایە من اشترا چما پارلمان کو من بخوب بیتن جاری از بریاردانه سر من نابید بتکرن چون که جاری از بس کاندیدم از ای دو وای حزبی جبریان بری اونا چنه کریا تو با چنده کی کن اول چه اگر تو بونه نکه اگر چنه اول چه بونه الا اوان چه تو گلی رای برام من اگر ما کردستان آزاد نکر با تو داشته تو با آزادی پاریانه برای من اکل وای سنگری برای من سنگری دو از خوی آخر خورا خوینا خواستن به آخر خورا خوینا خواستن به آخر رتی برای من برای تا برای دیا همیو رتی به آخر ما همیویا دبیتم همی رزل به آخر بگیرین هم همی رزل کتو بگیرم همی خوشکو برای تا اکین مثلا پارتی کتو بیشو چه نهاتیا کردن اما به وجدانی که مازنه نهاتیا کردن بس اف برایجی فعلا يعني كوما كيماسيا جي هيا بس انا موجوده روي آبادانی روی آزادی روی رگاوبان روی کردی تندرستی روی مدرسه و پرورده روی تعیناجی حتی پشتی او قیران سرما هاتی یعنی لو شتانی که شمارده بله اونده تان کردووە زیاتر نه روتان هەیە بێنە ناو خەڵک طبعا اگر شما نیه پارتی هزایی که پر خبات پر میجو بشانازی و هم دینه ناف خلکی جی وی باجرای چی که باجرای هنده ساله مریا کس خب به اینو داد نه برس نه مسئول کس نویت ایرا کس نه که باید باجر چیه بس کاتی با بجاردن بجن ما بیر نکن ئێستا خەڵکێکی زۆر لێرە گوێ لە تۆگرێ بە دەنگێکی بەرز پێیان بڵێ کە چی دەکەن بۆ ئەم بازاڕێەوە خەڵکە بازارن وەرە چی دەکەن بۆ بازار سەرەکی از یعنی ژیانم 15 ساڵە کارکردنا من ئەسناف جەماوەری بوومە تایبەت با چەند ساڵت بووریدا ئەم بازارە لە ناو جەماوەر بووم بۆ نەتبینیوە لەیلا خان وعدەکانتان بکەن بە کردار ئینشاڵڵا دەبیتە دەپیان بڵێ اف باجره رنگ بردوام خلکی گازنده هبید خواستم و 5 سالت بوری هسترین باجر بو سالت نوات و حتی 2000 جی نوکه بویا لاواسترین باجر سبب کیه معیشت خلکی لیره وی بازاره ابی معیشت وان سر راستی و جیانوان لاواز بویا عام کارگری سر همین مالا هاتیا کرن هر پارتی دتوانه آودانی بکات اول بادینان ولا هولر دبینین دمان ولا سلیمانش ببینین ئەوەی لەیلا خان وتی کە ئێمە پارتیە دەتوانێت خزمەتی ئەوە بکە هەر پارتیە دەتوانێت کوردستان ئاوادان بکاتەوە وایە دیکە یەکێتی ئێمە لە ئاکرێ کۆتاییمان بەرنامەکە هێنا لەگەڵ لەیلا عەبدولجەبار کاندیدی ژمارە 32 پارتی دموکراتی کوردستان لە ئاکرە هاتینە کۆتایی بەرنامەکەمان خواتان لەگەڵ